یەکێک لە دروشمە گەورەکانی ئیسلام جەژنی قوربانە کە پڕیەتی لەوانە و حیکمەت و خۆشی لەسەر ئێمەی موسڵمان واجبە کە ئەم یادە بەرز ڕابگرین و بە تایبەت لە خزمەتی دابین. بۆیە ئێمەش ئەم جەژنە بۆ زیندووکردنەوە و بەرزڕاگرتنی ئەم دروشمە هەستاین بە ئەنجامدانی زنجیرە سەردانێک بۆ ماڵی بەشێک لە مامۆستا و برا و هاوڕێ بەڕێز و خۆشەویست و ئەزیزەکانمان بە مەبەستی بەسەرکردنەوەیان. بە یاوەری برا و مامۆستای ئەزیزم مامۆستا هێمن یوسف و مامۆستا بەرهەم عەزەدین و کاک هێمن ئازاد و کاک ئیبراهیم سەردار. یەکەم ماڵ و دەستپێک ماڵی ئێمە بوو. یاخوا بەخێر هاتن سەر و سەر چاوان ماڵمانتان ئاوەدان کرد. ماڵی کاک ئیبراهیم خۆشەویست. کاک ئیبراهیم باسی بەزمە خۆشەکانی خۆی و کاک پێشڕەوی بۆ دەکردین لە سەردەمی ڕادیۆ تەلەڤیزیۆن. دواتر کاک ئالانی کوڕیان سێڵڤی یادگاریان چرکان بۆمان. ماڵی کاک محەممەد شەمسەدینی ئەزیز داواکارین لە خۆی گەورە مۆفق و سەربەرزیان بکات. ماڵی کاک عەلی بەهادین و کاک ئەحمەد و کاک محەممەد سێ گەنجی ڕەوشت بەرز داواکارین لە خۆی گەورە بەرەکەت کاتە ژیانیانەوە. لە ماڵی کاکە مەهدیگیان قسە خۆشەکانی نەنەتەمین هەمومانی هێنا بۆ پێکەنین کاتێک سەری دەخستە سەر کاکێ من و گاڵتەی لەگەڵ دەکرد. یا ڕەبی خۆی گەورە بەرەکەت کاتە تەمەنی و لەش ساغ و تەندروستی بکات. ماڵی کاک توانە جەبار گەنجێکی هێمن و زیرەک خەریکی ئامادەکاریە بۆ پۆلی 12 ئێمەش هیوای سەرکەوتنی بۆ دەخوازی. ماڵی کاک ئەحمەد نەریمان کوڕی پیاوێکی بەڕێز لە چاوەڕوانی تاقیکردنەوەکانی پۆلی 12دایە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین. دواتر دووبارە گەڕانە بۆ ماڵی مامۆستا هێمن و ئەلەوێ کاک دارەوان بەزمێکی نایەوە و زەرەری 6,000 لە کاک دانا محەممەددا هەتا گەڕانیشەوە کاک دانا لە دڵی دەرنەچوو. ماڵی کاک بەڵێنی سەبع سەنایعی دەسڕەنگین یا ڕەبی هەمیشە ماڵێن ئاوەدان بێت. ماڵی کاک شاڵا و برای دێرین و ئەزیز خوای گەورە بەردەوامی پێبەخشێت. ماڵی مامۆستا محەممەد مەهدی بەڕێز کە فەزلێکی زۆری بەسەرمانەوە هەیە و بەردەوام ئاراستەمانی کردو بۆ ڕێگەی ڕاست داواکارین لە خوای گەورە تەمەنی درێژکات و بۆمانی بێڵێت. ماڵی مامۆستا مەولودی خۆشەویست کە باسی ئەزموونەکانی خۆی بۆ دەکردین و ئێمەش بە بێدەنگی گوێمان بۆ دەگرت و سوودمان لە تاک بە تاکی وشەکانی وەردەگرت. دواتر کاکە میهادی گۆڵ سێڵڤی یادگاری چرکان بۆمان. ماڵی کاک ئیبراهیم و کاک ئەیوب و کاک تەیب نمونەی خانەوادەیەکی بەڕێز و سەرکەوتوو داواکارین لە خوای گەورە هەمیشە پشت و پەنایان بێت.